دەبێ خۆی لە خۆیان ئیرادەی هەبێ، یعنی وەکو شتێک لە دەروونەوە خاوەن ئیرادە بێ. دوای ئەوەش ئیرادە بە شێوەیەکی دراماتیکی، یعنی ڕۆژ بە دوای ڕۆژ لە ژیانی ڕۆژانەیدا گەشە دەکا بەهۆی تەجروبەکانی لە ژیان یاخود بەهۆی خوێندنەوەی بۆ شتەکان وردە وردە ئیرادەکان وردە وردە دروستە بێ و بچیتە پێشەوە و دەبێتە خاوەن ئیرادەیەکی بەهێز. بەشەر دەبێت سیقە بخۆ هەبێت لە ژیانان خۆدا. ئەگەر سیقە خۆ نەبێت نەشێت گەردە هەمی ئارمانجا، نەشێت گەردەوی شتی ئەی دلەویدا. سیقە شتێکی گەلەکە، یعنی سیقە ئەگەر بەشەر سیقە خۆ هەبێت دگەیتە هەمی هێوی ئومێدێت خۆ و هەمی شتێکی دگەیتێ، چ شەریکە بێت، چ کۆمپانیا بێت، چ مهندس بێت، هەر هەموو شتێکی دنیادا دەبێت و دگێ بەستە سیقە بخۆ هەبێت. وەکو مرۆڤ پێویستە خۆمان سیقەمان بە خۆمان هەبێت، هەموو کاتێک گلەی لە حکوومەت و لە دەوروبەرمان نەکەین، چونکە مرۆڤ ئەبێ بە دەست و پەنجەکانی خۆی هەوڵ بۆ خۆی بدا. بۆیە بە قەناعەتی من هەموو مرۆڤێک سیقەبوون بە خۆی مانای ئەوەیە چۆن بڵێ ئیرادەیەکی گەورە لە دڵی خۆیدا پەیدا کات. بەڕاستی ئیرادە ناو کۆمەلگای مەدە پێویستە، وەکو هەر تاکێک لەناو هەر کۆمەلگایەکدا واتە بەهێزبوونی ئەو کۆمەلگایەدا، لەناو هەر هەموو کۆمەلگایەکی مرۆیی و وەنەتەوەییدا ئەگەر هەر کەسێک دڵنیابی لە خۆی و کە ئیرادەکەی بەهێز بێتن واتە بەرەو پێش چوون. ئەو بەرەو پێشچوونە وا دەکاتن تا زیاتر بەخۆ پێشی بەخۆت ببینیتن ئەو ئیرادەیەت بەهێز دەبێتن.